ئەو کاتت باش ئەو کاتت باش کاک فاروق ئێوارە باژیانەکەم چۆنی کاکەم سپاس دەکەم کە بوارێکمان پێدەی ماوەیەک کە ئێمە بین کۆمەڵێک پرسیاری کۆکراوەی خەڵک ئێمەش بین ئاڕاستی جەنابەت بکەین ئیتر خۆش بەڵێ ئازادی چ جواب بدەوە ئێمەش ئازادین چ پرسیارەکە لێ بکەن ئەو چوارچێوەی کە ڕۆژنامەگەری یا مۆدێرن بوون ئەوەیە بەڵێ باش کاک فاروق یەکەم پرسیار باوە بکەین لە میدیای سویدی لە ماوەی ڕابردوو لە کەناڵیەکی سویدی بە ئاماژە بەوە کرا کە کۆمپانیا ئەریکسۆنی سویدی بەڵێ پەیوەندی لەگە داعشەیە چەند جارێک باسی ئاسیا سێل کراوەکو ئەوە یەکێک لەو مەندووبانەیان یەکێک لەو شوێنانەی کە ئاسیا سێلیش لەگەڵ داعش لە 2014 لە بۆ هەفتە ئەو ماوەی کە کۆنتاکتیان هەبووە ئێوە کۆمەکتان کردوونە و بورجەکانتان لە شوێنی خۆی بووە کۆمنتی بەڕێزت چیە لەسەر هەن ئەوەی سەرچاو گیانە یەکەم شت ئێرکسۆن کۆمپانیایەکە سویدیە بەڵام عالەمیە ئیشوکاری ئیتیسالاتی هەیە لە زۆر وڵاتانی دنیا و لەم وڵاتانەی ئێمە و دەوروبەرە ئیشوکاری زۆری هەیە ئەوە ئیشوکارەکانیان بەشێکی بچووکە لە ئیشوکاری مۆبایل و ڕاگەاندنەکانی ئێمە ئەوانە بە هینێک بە عەقدێک بە گرێبەستێکیان بۆ ماوەیەک ساڵێک 2 ساڵ بە جۆرەی گرێبەستەکان خەدەمات تەقدیمەکەن ینی شارەزاییان لە بوارێکا هەیە ئەوە هیچ شتێکی لەسەر نەبووە لەم بێنا لە ڕۆژنامەیەک لەکی دەرەوە وەکو ئاگاداری لەسەریان نووسیون کە پەیوەندیان هەیە بە داعشەوە یا یارمەتیەکی داعشیان ناوە ئێمە بە دوای ئیشەکە کەوتین چووکاوتیان ناوی ئاسیاسێڵیش براوە بە دوای ئیشەکەیەوە کەوتین کە کارمەندێکی خۆیان تا ئێستا ئەوە معلومە چونکە لە دادگای فراوان و ئەو شۆرانەی کە باسی کردوون یەکێک لەوانە کە ئێمە پەیوەندیمان بە ئەلکسۆنێ وەکو ئەرزوکردی پەیوەندیەکە ئەوەیە کە باسی ئاسیاسیاڵیان کردووە ئێمە داوامان لێ کردوون هیرمان بەرێ سەرچاوی ئەم قسانە لەکوێوە هاتووە چونکە ئێمە ببڕای ببڕ لەگەڵ داعش و هیچ ڕێکخراوێکی ئێرهابیە ئەو نەکەینە لەگەڵ شەریکەیەکەکەین کە ئەو تەعاونی لەگەڵا بکە ئێمە تێگەیشتن ئەوە کشتێکە کارمەندێکی خۆیان لە ئێرەکسۆن لەگەڵیان تێکچووە ئەم شتانەی نووسیوە ئەوان یاوانە بە مەحکەمە وایان لە ئێمە گەیانەوە بەڵام اعتیداریان بۆ ئێمە هێناوەتەوە بە شەفەهی کە ئەم شتە ئەگەین و جێبەجێەکەین هیچ پەیوەندیەکی بە ئێوە نێوە بڵاویەکەینەوە ئێمەش مهلەیەکمان ناونەتێ کاڵێن ئەوە بەڕەسمی جواب نەیانەوە و ئەو محکەمەی کە محکەمە کرێ پێمان نەڵێن بە دواتووری بۆکەی ئەگینا ئێمە داواتان لەسەر تۆمارەکەین لە دادگای جیاجای دەوڵەتی و لەسەر و هەموو شوێنەکە ئەو شوێنەی کە دەموباسەکەی تیا بڵاو کراتەوە ئەوە چاوەڕێی ئێمە هەندێشتین ئەگینا ئێمە دژی ئەوەی وەکو باسم کرد ئەوانە لەگەڵ زۆر لایکا ئەوان هێناوی زۆر کەس براوە لەو مەسەلەیە دەزێمە کتوپڕ وەڵاممان ناونەتەوە هەر شتێکی کەش دەستکەوێت هەر مادام جەناب پرسیارەکەی لە ڕێ ئێوە وەڵامەکانتان پێگەین و جوابەکانتان پێگەین بڵاو بێتەوە سپاس کاک فاروق بەڵام ینی میدیای سویدی کەناڵە وەکو یەکی سویدی هەموو کوردانەی سوید لێرن ینی وەکو کەناڵەشی مچە فەرمیە یعنی ئەڵێ بە هەزاران دۆکۆمنتمان لەدەستا و ئەریکسۆن لەسەر دوێنێ ڕاپێرێ راپۆرتێکی هەبوو هەموو پیادەی ئەریکسەوە کۆمپانیای ئەریکسۆن بە خێپەکەیەوە لایەندا بەشەشی لەسەر ئەو پەیوەندیانەی داعشە کە دەڵێ 20 ملیۆن کڕۆنیان داوە بە داعش باشە پرسیارەکە لێرە دروست دەبێت کاک فاروق ئێوە لەگەڵ کۆڕەک من ئەوە زانیارم هەیە نازانم چەند دەقیقا چکو نەمشماردووە ئەڵێ نزیک 1000 بورستان لە 2014 لە بۆ هەفتە لە بن دەسەڵاتی داعش لە مووسڵ و تکریت و حەویجە و ئەوانە هەبووە چۆن مامەڵەتان لەگە کردووە ئایا داعش چی خەتێکی نێتی بەکارهێناوە چکو خەتیان هەبوو
وانیا خەتەنێتیان هەبوو بورجەکانینگۆ باز لەوە دەکرێت ئێوە پەیوەندیتان هەبوو پارەتان داوە بە داعش ئێوەش بەڵێ بە هیچ نەوەیەک ئێمە پارەمان ناوە بە داعش و لە پێش داعش قاعدە زۆر دوژمنایەتی ئێمەیانە کرد لە ڕاستیە لەبەر ئەوەی ئێمە قوبوڵمان نەبوو و ئیتیسالیان وەرگریت و داوای سەرانە و پارەیانە کرد بە تەلەفۆن هەموویمان ڕەفز دەگرەوە بۆ شخصی خۆم کە چەند کراوە ئێمە هەموو وەختێک ئەو خەبەرانەمان گەیانەوە بە دەسەڵاتی ئەمنی لە وڵاتەکە لە کوردستان لە عێراقا داعش زۆر دوژمنایەتی ئێمەی کرد لە پێشەوە قاعدە ڕاستە کە مووسڵیان گرت داعش کە مووسڵی گرت دەوروبەری مووسڵ ئەو شوێنانەی کە گرتی لەژێر سەیتەرایە بوو یا نیمچە سەیتەرایە بوو دوژمنایەتی ئێمەیان کردووە کە مووسڵیان داگیر کرد هەموو سایت و ئەچیزە و دۆگو پێڵن تاوەر و ئیلەکانی ئێمان تێک و مەکانە و زۆربیان سووتان و زۆریشان لێ بردۆ ڕنە بەکاریان هێنابێت لە شوێنانی کە بەفرۆشتن یادی ئێمە هیچمان نەما لە مووسڵ سەر لەنوێ کە داعش لە مووسڵ دەرکرا دەستکرایەوە بە ئیشی مووسڵ و بە بێ مبالغە سەدان ملیۆن زیادیان بە ئێمە گەیان لە شوێنانی کە لە ڕێگای بەغا لە ڕێگای سەلاحەدین و ئەو زێبووە دووسێ جار خەڵکیان لێ کوشتین ئەمە هەر لەبەر ئەوەیە کە ئێمە نەک کوێوەندی بە دوژمنیان زانیوین کە بە هیچ نوع قسەیان لێ وەرناگرین لە غەیری مووسڵ و هەر شوێنێکی کە هەیە ئێمە هەموو سایتەکان ینی بورجەکان کە خەڵک پێێڵێ ئەم بورجانەمە هەمووی حراساتی هەیە چەندجار لە حرە دراوە چەندجارە هینەکانیان سووتانەوە مۆلیدایان سووتانە هەنگێکیان سووتانەوە هەنگێکی زۆری سووتاوە هەتاوەکو لەو ناوچێ نەماون بە هیچ جۆرێک ئێمە ئامادە نەبووین نە ئێمە نە فەرمانبەرێکی ئێمە پەیوەندی بۆوانەوە هەبێ و دایمە وتراوە تعلیماتیانە بۆ کە هاتنە سەردان ئەوی ئەتوانێت دیفاع بکە ئەوی دیفاعی پێ ناکرێت چی ئەەکەن ئەو داوایانە هەمووی لە ئەو شوێنانە ماوەتەوانێک کە ئێمە کردومانە و کەچی زیارمان لێکەوتووە بۆچی مانیاوە بە حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستانی شەمووی ئاگادارە بەس کاک فاروق داعش لەو منتقانە بە شتێک خەتی ئەنتەرنێتی هەبوو پەیوەندی تەلەفۆنی هەبوو یعنی لە دوو ئێوە و کۆڕەک و زین و ئەوانە هەنەوە نیا دووسەیەکە هەبوو هەیە بەڵێ من باوەڕ ناکەم یعنی داعش ئیتصالاتی تایبەتی خۆیان هەبوو دیارە چونکە یەک خەتی هەر بۆ معلومان ناحی هونەریەوە پێ بڵم یەک خەتی کە داخلی شەبەکەکان ئەبێ کە نەزانی کوێیە یەتە شەبەکە و معلومە خەتی ئەوانە نەهاتۆتە ناو شەبەکەکانی ئەمەوە هەر شەبەکەکە نەک قسە بکاکەی ئەوە ئەتوانین بزانین چیەتە ناو شەبەکەکەەوە بە هیچ جۆرێک ئەوانە لە سەدا سەد هینان هەیە هینی تۆڕی تایبەتی خۆیان هەیە بەڵێ ئەی بە چ خەڵکی ئەوانە زۆر پێشکەوتوو بوون لە ئیتیسالات و کاک قادر هینێمان بەکار نێناوە کاری مۆستەمەیان سووتانی بەڵێ باسە کاک فاروق پرسیارەشتە دروست بەبی لە 2015 بوو 16 بوو مەسەلەی پەیوەندی لەگەڵ داعش و تجارەت دەنگۆی ئەچەندە یعنی ئەمە و کەسانێکی ئازادی خواست یعنی ئەگەر باوک و کوڕکوڕ و باوک ینی برا و برا هەر کەسە حەق خۆیتی بەڵام پرسیارەکە دروست بووە میدیا بڵاو کراوە کە کاک زریانی کوڕە یەکێک لەو کەسانە بووە لە خەتی سلێمانی زۆرترین پەیوەندی لەگە داعشە بووە پەیوەندی داعشە بووە لە میدیاگانیش باس کرا و مەسەلەن نەوتیان هینایە بردیە بە ڕەزامەندی دەستگا ئەمنیەکانی یەکێتی باڵا دەستەکانی یەکێتی یعنی ئەوەی ئێمە زانیتمان بە ڕاشکاوی لێرە بڵێن لەگەڵ لاهور شێخزەنجی ئەو پەیوەندی هەبووە یعنی کوڕەکەت لاهور شێخزەنجی دەمی کردیە وەکو کەس دێنە سەری قسەی تۆ دیار چەندە ئەوە زریانە نەک فاروقی مەلا مستەفا بەڵام وەکو باوکێک کە کوڕەکەت پەیوەندی لەگە داعشە بۆ لە میدیا باس بکە کۆمنتاری تو چییە؟ بەڵێ باوەڕ بێ بە هیچ جۆرێک ئەو کوڕی من پەیوەندی بە داعشەوە نەبووە وەجر بە داعشە وەکو فکر یان ناڵێن لە جۆپایە لە شەڕە بەڵام ئیشوکاریشی کە هەبێ نەوتیان بۆ ئێمە هێناوە زۆربەی ئەمەیە
بۆ شەریکەکانی خۆمان لە بازیانەوە و لە شەریکەی کارەوە لە هەولێر و ئەمانەوە ئەگینا پەیوەندیان بە داعشەوە نەبووە، دوارە مەهێناوە بۆ کۆمپانیاکە خۆمان و شۆلانی تر و بە تایبەتی نەوتی ڕێک نەوتیان لە داعش نەکردووە کاک هێنابیان بفرۆشن، سیارەیان نەداوە پێی ینی لەگە داعش وەختی خۆی ئەو قسانە بڵاو بوو بەزە شوێنێک نە ئەوترا تاوەکو من ئێستا پێ دەڵێم کاک فارغ ببوورە من یعنی بە دواتچوونم کردیە ئەوەی ئەریکسۆنیش یعنی کۆمپانیا ئەریکسۆن خێپەکەی دەرکرا لەسەر ئەوە کە پەیوەندیانە بووە. من ئەو پرسیارە لێ دەکەم، واز لە میدیا بینی ئایا کوڕەکەی تۆ هیچ بەشدار نەبوو یەکێک لەو کەسانە دیارەخۆ ئەو هەموو نەبوو یەکێک لەوانە پەیوەندی لەگە داعش نەبووە تجارەتی لەگەڵ کردبن بە هاریکاری دەستگاهامیەکانی یەکێتی؟ بەڵێ نەخێر ئەوانەی کە بڵێ ئیدیایان کڕۆیان خەبەرەکە گەیرن با یەک ئیسپات بن بە من و بە جەناب ئێمە ڕەدی خۆمان ئەبێت بەو شکڵی کە قەتعەن ئەو پەیوەندەی نەبوو کوڕی من بە داعشەوە بە تیجارەت بە داعشەوە، ئەوانەی کە تیجارەتیان کردەوە لەگەڵ داعشە ئەوانە تیجارەتی نەو دەکەن، ئەوانە لام وا بێ لەلای دەسەڵات و دەسەڵاتەکان ئاگادارن بە خۆی ئەوەی هێزیان هەیە لەو شوێنانە لەبەرەوەی خاوەنی مەسافیەکانن لێرە، بەڵام ئەوانە شتی دەولیان پیا کرده بوو. شەریکات هەیە عقوبە دەراوە لە شوێنەکانی خۆنەوە ئەو خوار و ئەوروپی کە خارجی عێراقی جەڵێم کە کڕێن و فرۆشتنێکیان بووە تەبەن هەبوویان لە ترسە کە شەریکەیەکی چیمەتۆی گەورە لە سووریا مەسە بۆ نمونە چ پێویستی بەدا عشێر ئەسەکەی شەریکەیەکی ئەوروپیە خوار پاراست بێ ڕێگە ئەنی مەبدەکە ئەوەیە بەس لێرە ئەگەر تیجارەت بوو بێ لەگەڵ ئەوانە بە هیچ جۆرە منم کە قسەکرابێ تاقیبی لە ساسەیم کردۆ نهائیەن ئەو شتە ڕاستیە و ئەوەی کە ئیدعای شتێگەکە ئەبێ ئیسپاتی شتێ بکە یا ئەبێ سەرەداوێک بات کە ئەمە لەوێەوە ئەزانێ بۆی من بە دوایە بچم جەناب و بە دوایە بچوە ڕۆژنامە گەر سوڵتەیە کە زەدی داعش بێ بە دوایە بچێ بە هیچ جۆرێک ڕاست نییە. کاک فاروق تجارە لەگە داعش هەمومان منتەهین کرایە ئەوە نقاش تێدانێ، بەڵام یەک بەڵگەش بڵاو نەبوویتەوە بۆ خۆت دەزانی نەک لەسەر کوڕی لەسەر هیچ کەسێک لە کوردستان بە حکمی دیموکراسیت نییە بمبورە کە ئەو کۆمنتارە دەدەم دیموکراسیت نییە عەقڵێکی میلیتاری زاڵە شتەکان شەفاف نییە وەچی ئەوروپا نییە بۆیە هیچ کەسێک بەڵگەیەکی نییە ئێستا هیچ بەرپرسێکی ئیداری و ئەمن باڵا تجارەتی لەگە داعش کردیە وەک چۆن هیچ بەڵگەیەک نییە کە تیرۆری شەیدەکانی قەڵەم کراوە بنمونە، بەڵام هەمووشمان دەزانین تجارە لەگە داعش کرایەوە دەسەڵات پارتی وێچێتی خەڵک تیرۆر دەکەن. بۆیە ینی لە کوردستان ئێوە هەموو هەری قسەیەکەکەن ئەڵێن بەڵگە لە کوێ بهێندرێ ئەزاری مەبەستم چییە؟ من ئەڵێم کاوەی بەڵگە من بەڵگەم ئەوێ بۆ ئەوەی محاسبەی یەکێ بکەم کە لای من ئیژەکایەکێکە لە مناڵی من یایەکێکە لە خزمی من بۆ ئەوەی ئەو بەڵگەیە بۆ چێوێ خۆ لەگەڵ ئەوەی کاڵی بەڵگە زۆر نییە بەڵگەکە بۆ نێت عەقدەکە بێنن خەڵک دیراسی بکەوە بڵێ ئەوە عەقدە لە بینیەوە ئەوە خۆ بەڵگە غەیری ئەوە هەیە نهێنی لە کوردستانە نییە کاک قادر ئەو نهێنی ئەوانەی کە نهێنی جۆڵەنەوە تا لە هەموو دام و دەستگاکانە بە ڕەقەم و بە مەبلەغ و فاریزەیەکی بەجێ ناهێڵن لەبەرەوە ئەو قسانە کە کراوە لەسەر زۆر کەس ڕاستی ڕەنگەتیا بوو بێ بۆ ئەوانەی کە کردوانە و تیجارەت لەگەڵ داعش کراوە بە ئاشکرا لە هەموو شوێنە بڵاو کراوەتەوە بەس ئەو ناوەی کە جەناب دەیڵێ قەتعەن تیانە و من قەت ممکن نییە قبوڵم کردا لە ژیان ماوە ئێستاش و لە دوا ڕۆژیشە شتی غەیرە قانونی بکەم. بەڵێ وڵات ئەگەر کوڕی شتە کاک فاروق ینی کە لە تەمەنی تێپەڕی خۆ ئینسان ناتوانێت ینی ئازادە چ دەکەی ئەما ئەو کەسەرکی ئازادی خواست یعنی من پرسیارەکە ئەوە کردم لەبەرەوەی تۆم لە بەردەستە ئەگەنا ئەتوو حەقی کوڕی خۆت وەرناگری ینی حەقت نییە لەسەری تا خۆ معلوماتم هەیە لەسەری و معلوماتم هەیە لەسەری شوکاری وڵاتەکە هەمووی نەکەری کوڕم. بەڵێ زانی من دەیان پرۆژەم هەیە و لە ساڵی 1975ەوە من خەریکی شوکارم و زۆر بەشی لە ژێرخانی ئابووریا ئیژەکەم من خۆم ئەو جۆرە تیجارەتانە من لێ لەبەرەوە شارەزاییم هەیە و کابرایەکی ئابووری ناسم کابرایەکەم مالیە ئەزانم لەبەرەوە کە ئەڵێم نییە بۆ داوای ئیسپات دەچیەکەم
هەنگێک خەڵکش دەنووسێ فلان ئەوەیە ئەماڵێ بەڵگەکەشم ئەوەیە لە فلان شوێنە مستەجەلە بەمە و بەوە یا لە فلان شوێنە گیراوە بەوە یا لە فلان شوێنە بینراوە خۆی سینەکانی ئەمە کە بەڵگەلەبێ خۆ کوڕێکم چی لێ بکەم ئەگەر 16 ساڵ بیا 40 ساڵ بیا 50 ساڵ بێ خۆ ئەبێ من بەڵگەیەکم بەدەستم بە تا محاسبەی وەڵام لە بەردەستی خۆمان نییە هەمومان ئێرە کوردستان لە زۆر لە بارێکی ئاڵۆزاویایی ئیتیهاماتی زۆر جاشی زۆر هەیە ئێستا شتە قسە بە پێشمەرگە و بە هەموو جیاتێکی سیاسی پادەڵێت هەمانە جاسوس بۆ ئێستا شتە قسە بە مالیکاڵێ و لە پێش خەڵکی شۆڕوە ینی ئەو ئاڵۆزاویە مەقسەمەی کە هەیە خەڵکی کەش تووشەکەن بەناوانێ زۆر تووشکراوە بەناو بەڵام لە ئەنجامە کە ڕازنە بۆ بە هیچ جۆرێک نابێت بە حەقیقەتێک یا بە شتێکە ناوی خەڵک برزرن لێ یاخود محاسبەی کرێ لەسەر شتێکە کە هیچ پەیوەنگی بەڵێ کاک فاروق کەیسی بڵند بۆ خۆت باش دەزانی و خەتی پاڤێل وەختی لەگەر لاهور شێخزەنجی کەتنە ململانێ کوڕێکی هەناسە تەلەڤیزیۆن وتی ئەمن لەگەر کوڕی کاک فاروقی مەلا مستەفا شریک بوومە و نەوت و وەنیا چەند ساڵێک ئەو کوڕە لە زیندان بۆ بێ ئەوەی بدرێتە دادگا بێ ئەوەی تۆمەتێکی گەورەی لەسەر بێ ئەڵێن بە کاک فاروق یان گوتووە کاک فاروق گوتیتی ئەمن با لە زیندان بێتن یعنی هەونگاوێکی واد نەنایە کە ئەو کوڕ ئەگەر هەر تاوانێکی هەبێ لەگە کوڕەکەی تو دیارە لە ڕێگای برایش لاور شێخزەنجی کە جیرا بووە ناوی بڵندەوە بزانم خزمیشتانە وا بزانم هەڵە نەبم ناوەڵا هیچمان دەدەقەدی بووم پێژەم حەدا ڕووداوەە هەڵوێستی چ بوو کە ئەو چەند ساڵە جیرا بوو بێ ئەوی بدرێتە دادگا هەڵوێستی من هەڵوێستێکی یاساییە بەرامبەرەوە ئیشە ئەو کوڕە لەگەڵ شەریکەیەکی ئەمە دزیەکی زۆر زۆری کردووە و ئەو دزیانەی هەمووی لە مەحکەمەی ڕسمیە لە سلەیمانی و هەنگێکی بردە هەولێر خۆی ئەمانە دادگا حکمی 6 ساڵیە 6 ساڵەکەی تەواو کرد و برایەوە ئەنجا داوایەکی مەدەنی هەبوو بۆی ئەو پارانەی کەلایەتی ئەمە نوقتەیەکە زۆرم پێخۆشم پرسیارەی جەنابوو ئەو کوڕە کە بەرەڵا بوو هێنایانە سەر تەلەڤیزیۆن یەکێک لە تەلەڤیزیۆنەکان بەلای هەموو کەسانێک کە ئێمە ناسێ و ئاگای لەو مەسلەی ئەو کوڕەیە کە بڵندی حاجی عەلینەوە گەنجێکی سەر بە شێواوە ئێستا ڕەنگە جاکە ئەمە کەمە بۆ حکم راوە تەمیز کراوەتەوە تەمیز ڕۆژتەوە بەسەریا و بڕاتەوە کە بەربوو لە عەفوێکا بەربوو ئەوانی کە دەیگرێتەوە بەڵام داوایەکی مەدەنی لەسەر بوو بۆ ئەو پارانەی قەرزارە نەتی ئەنجامی چی بێ باشە کە هێنانە سەر تەلەڤیزیۆن خەڵک هەمووی ساوەڕێی ئەوە بوو کۆمەڵێ بازرگان و خەڵک و عینەکان واکرا بۆ پرۆگرام محکەمە کە لە محکەمە حکم راوەکە و بەشەی تاو کردووە هەمووی بەڕێوشۆنی خۆی ڕۆشتووە محامی خۆی هەبووە ئێمە محامیمان نردووە شوێنیکەکە بە ناوی خۆشمەوە بۆ بە ناوی خەڵکێکەوە کەسەر بە منە ئەمە نەتیجەشی دەچوو ئەو نەتیجە پێ بڵێم زۆر خۆشە ئێستا من وەسیقەیەکم لایە هەروەی کەبەر بوو پاش تەلەڤیزیۆنەکە هادی اعترافی لای من کرد و لە ڕاستیە مەکتەبی کاک بابڵ تاڵەبانی هاوکاریان کردین لەوەی پێمان وتن ئەمە کەکرێ ئەمە درۆیە ئەم کابرایە حەفز بووە لەسەر جەریمەیەکی گەورە بۆ ئێستا بەرەڵا بووە شتیکەی لای دیسانەوە محامی ئەمە داوایان لەسەر قەید کردەوە بۆ ئەو پارانەی کە لە سەرێتی و کە خواردۆتی شەئی شەریکەکە هەمووی نەتیجەی دەچوو نەتیجە ئەو کوڕە جارێ دوو جارچوونە محکەمە تەلەفۆنێکی بۆ من کرد بێگومان ئێستا کە و بڵاوەکەنەوە گویان لێ بێ ڕێگە تەیدی شتام کاگەر پێشینەڕێن بڵندی حاجی عەلینەوە هاتە لای من وتی من ڕێم ئەو شتەکە بکراوە شتێک بۆ پێم خۆش نەبوو من پارەم لای خەڵکی کە هەبوو لای ئێوە نییە ئەگەر لەم داواوشتانەی داهات و لێم ببووری تۆ دەسەڵاتت هەیە لە ناو کۆمپانیای خۆتانە لێم بگورن من لە دوا ڕۆژە چیم پارەپایەکەم قازانج بکەم ئەتان نەموو وتم باشە تۆ دان بنێبەوە ئەوەی کە تەلەڤیزیۆنەکە کراوە چۆن بۆچی نێ من بەدوایە ناڕۆم بەڵام شتێک ببین شتێک دەرخە بۆ شوێن بۆ من بۆ ڕێی عام جارێ بە لە سنوورێکی هێنا زۆر داخراوە باسیەکەم بەڵام بۆم بنووسە چوو ئەو نووساوی یاوی نەتێ ئەڵێ من فڵانم ئەو شتم کردو ئەتیدارێنێتەوە زەرەرم کردووە لە ئیش و کارە بەڵام
من دانی پێ ئەنێم کە من هیچ داوایەکم بەرامبەر کاک فاروق کوڕی کاک فاروق ئەوان نییە کوڕی هەر کۆمێکیانە بوو بەراو و ئێمە ئەمە ئەڵێ من 61 ملیار دیناری ئەو کۆمپانیایە قەرزدارم لەگەڵ 53 ملیۆن دۆلار ئەمانە بە خەتی خۆی ئەو کوڕە لامە من هەمووی هەیە ئەگەر لایەکی کە بڕێوانێ ئەینەرم بۆ دۆنابوو بە ئیمزای خۆی و بە ئیمزای دوو کەسی کاربەدەست لە کوردستان یعنی تو پێت وایە ئەو برا بڵند حاجی ئەو کوڕە بڵند لەژێر زەخت باڵی پاڤێل دژی لاهور بەکاریان هێنا و ناوی کوڕەکەی تویان لەگەر برای لاهور شێخزەنجی بەکارهێناوە یعنی چیرۆکەکە بووە نەبووە لەژێر زەخت ئەو احترافەیان پێ کردووە جیاوازە خۆی ئەم کوڕەنێ ئەم کوڕە کە بەرەڵابوو بە حەقەت لیان ناوە یا تازی بیبن بەعکسەوەی کیامەکە بوو کە ئەیپارێزن ئەوە شتێکە باوکی ئێکێتی بۆ شەهید بووە ئەمە شەیە ئەمەش ئەفسی خەڵکێکی زۆرە جوڵێ لە بیما فیهم خۆم لە نەتیجەی ئینەکە ئەسبابەکان ئەمەیە ئاوا بوو ئەوەگە قەرزارە کە قەرزارە ئەی چی لێ کردەوە بە پارەیە ئەمە ناکەوینە درێژەی ئەوە بەڵام ئێمە لێ خۆش بووین لە مەحکەما ئەو چی داوا و ماوا و ئەمانە کە بەتەما بوو بچێت و پاڵی پێوە نێچی بێ شتێکی نییە داوایەکێ بوو لە سەرێکێ لەوانەیە مەکە دەستیان نەبوو لە فرانن فرانن و نافرانن هەمووی خۆی تەقدیمی مەحکەمە کراوە ئەوە شتێکە براوەتەوە هەموو کەسێ کەسوکاری خۆی و ڕێیەکی دەور و پشت ئاگایان لەوێ زۆر سپاسی منیا کرد و من لە عینی کاتاکاڵێم ئەمەی کاک بابڵ مەکتەبی ئەو ئەمەیان کردبوو لە چاکە و لە کوژاندنەوەی مشکلەیەکە بۆ یەکێکە کە سەر لێشەوا بوو کوڕەشەهیدێ بوو هەروەگەیەوە ئێستا بۆ خۆی ئەسوڕێتەوە و جارجارە سەلامە لە منیژەکە بەڵێ کاک فاروق بچینە سەر ملک و یعنی کاک فاروق مەلا مستەفا لە سلێمانی یەکێک لە سەرمەدارە دیارەکانە لە سلێمانی کە یعنی پارەیەکی باش لە کۆمەڵێک پرۆژە سرف دەکاتن کە ئەوە وەکو سەرمایهدارێکی نیشتیمانی کە شتێکی باشە پارەکانت نابێ دەرەوە لە ناو نیشتیمان ئەو خاڵە زۆر پۆزتیفە یعنی بە هیوان هەموو دەوڵەمەندێکی کورد لە کوردستان مەشاریع بکە بەڵام ئیتر ڕەخنەمان لەسەر شتی بکە هەیە ئەو شتەکەیە تۆ ئەو ملک و ماڵی هەیتت دەنگۆی زۆر هەیە کە حسەی ماڵی لە سکرتێری کۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆ ئێستا کوڕەکانی تاڵەبانی حسەی بەشی شێرهی ئەوانە ئایا سەد ئەو ممتەلەکاتانەی هەیتت ئیخۆتە یان چەندی بەنمونە ئێستا خۆ بەڵگەیەک بڵاو بۆ کە 125 پازدەیە چەندە ئی نەوشیروان مستەفایە وایە نە ئی کارگەی بە ئیتیفاقە بەڵێ یعنی ئەو ممتەلەکاتی نەوشیروان سکرتێری کۆنی کۆچکردووی گۆڕان بووە چەند لە ممتەلەکاتی ممتەلەکاتی ماڵی تاڵەبانی یان یەکێتی نیشتیمانی کوردستان یان ماڵی نەوشیروان مستەفایە با لەوەی کاک نەوشیروانەوە دەست پێ بکەیت چونکە هەیەکێشقەرەی زۆر هینە ئاسانە کاک نەوشیروان ئیجازەیەکی کارگەی جودەرەی هەبوو ئابوو چیمەندۆی هەبوو ئیجازەکەی لە وەزارەتی پیشەسازی کوردستان وەرگرت بوو هەر وەک بۆ دەگەرمەوە بە کورتی من نەوشیروان کاک فاروق زۆر گرنگە و دەست خۆش بێ ئەوەی کاک نەوشیروان هەموومان بە دوای دادەچین بە دوای ئەسڵەکەی کە تو یەکێک لەو لینکانەی بەڵێ کاک نەوشیروان برادەرم بوو لە مناڵیەوە هەرچەندە لە دوو حیزبی جیا بووین تا وەفاتی من هەر لە حیزبەکەیشم کلۆ جەنابوو ڕەنگە بزانی تاوەکو ولیکە من لە حیزبی شوعیایشم کردووە لە مەناڵی لە یەکی متۆسەوە بە نسبەت کاک نەوشیروانەوە وەک برادەرایەتی ڕۆژێک بە منی وتی بن ئیجازەیەکی هینم دەرهێناوە ئیجازەی دامەزرانی چیمەندۆ تا ئێستا بە سێ کەسم و تۆ ناوەکاری پێوتم ئەم سیانە نەیانتوانێەوە ئەمە بکەن پارەیان نەبوات و چاکە لەگەڵ بەس بۆیان نەکراوە ئەخیریان شتێکی تیا سەرف کردو و ئەویش براوەتەوە ئەگەر تۆ یارمەتیم بیت وەکو هاوڕێیەکی کۆن ئەمەم بۆ بکەی من زۆر مەمنوون بم چونکە لەوە بەوڵەوە من لە دنیا هیچم نییە تا ئێستا
ئەمە شێکە تەسکینە و شیروانی ژەکەەوە حقیقەتی ئەو ڕۆژانەیە بەڵێ لە سا 15 ئیجازەکەی لە سا هەر هیدێکی کە هەبوو خەڵکە هەیبوو بە لە سا 15یان بە جەماعتێکی کردیان بە معبل لە سا 15 راوە بەو ئیجازەی کاگنە و شیروان لە سا هشتا پێ بنە بەڵێ ینی من دروستم کردەوە ئەو ئیجازەکەی وەرگرت 215 پێدا لە پای بەڵێ ئیشێکیان تیا کرده بوو بەڵێ ئیشێکیان تیا کرده بوو ئەردەکە ئەردی بەشەی وەریرا و سیاجێکیان بۆ کردو ئەوەی کە وادیابێ بۆی تاو نەکرابوو سیام کەس بوو وتی ئەگینا فاروق ئەو ئیجازەیەم مدەی بەسەر چوە لێمە سەگنەوە بەڵێ کە من ئەوە ئەوەختە ناڕێک بوو لەگەڵ ساڵی چەند کاک فاروقەوە ساڵی تۆ بڵێ 6 ساڵ لەبوو پێش 7 ساڵ لەبوو پێش هەرەوە کاگنەوشیروان بەڵێ ئینتاجی هینەکەی نەبینی ینی ئینتاجەکەی بەسەر یاڕۆیا تازە تەواو بوو ئەگەر خۆم حاضر کرا بەرەقەمە مای تێ بەڵام ئەوە کاگنەوشیروان لە هینا بوو ڕێکەوتم لەگەڵ هاتم لەگەڵ شەریکەیەکی چینیان ڕێکەوتر تۆ جەناب بێ بزانی کە ئێمە ئەوەی سومعەیەکی تیجاری هەیە سومعی بانکی هەیە توانێت قەرزکە هەیە توانێت لەگەڵ شەریکات ڕێکەوێت ئەو شەریکی ڕێکەوتم لەگەڵیانە کە لە کوردستانە دوو شەریکەی کەشیان هەیە بە کەیبەن بەڕێوانێ ئەمەی ئێمە کاڵێن ئەمە سێهەمە بەو شکلە ڕێکەوتین لە سا 15 قازان و مڵکیەت کە دروست دەکرێت هی نەوشیروان مستەفاایە ئێستا هی کوڕەکانێتی دەبان باقیەکەی هی منە من لەوە پێشی دوو لە دوو کۆمپانیای خبرەم هەوو لە چی بەتواتەبان دوو کۆمپانیای یەکەم جار کۆمپانیای تاقوزەی حکومی بوو شوپەوە ساو بوو ئیشێکرد ماوەی 200 تەنین تاجەکە ڕۆژی ئەوەستا ئەوە من هێنم هێنا شەریکەی ئۆراسکۆمی میسریم هێنا بە 2 ساڵ چاکرایەوە بوو بە ڕۆژی 2000 و 3000 تەن لەباتی ئەو شەریکەیە بەڵام مینی حکوومەتە هی حکوومەت بەکرێم گرتووە لیان من ئێستا لە پێشاکەمەوە عقدەمان کردەوە بوو جایانەوە بەکرێ بۆ بە حکوومەت ئەوەم هەبووینی بازانیش لەگەڵ ئۆراسکۆما کە لە پێشابسی بوو دوایی بوو بە فەرەنسی بوون بەلافات هەر کاڵێک قسەێنێ من شەریکاتی زۆری ئەجنەبیم هێناوە سوودمان هەر لە پارەکان وەرنەگرتووە سوودی دوا چاکوان وەرگرتووە لە شارەزایی ئەوان لە ئیدارە لە هەموو شتە فەنیەکانە لە مارکتینگە زانان بازەی ساڵانەوە هەیە 20 ساڵ شەریکاتە لە عالەمە ئێمەمانەمان نەبووە ئەمانم هێناوە من زۆرن ئەو ناوانە کە سوودیان گەیانەوە بە سلەیمانی و بە کوردستان لە قەیز قسمێکیان لە عێراقی شایەنە تێکیانە هیچ غڵەتێ لە مۆزوعی کاگنەوشیروانانە ئیجازەیە کە وەری گرتو هەوڵی یاو بێ بە شتێک و لەونەوە ئیجازانە زۆر بۆ فرۆشاوە دەساو دەست ئەو بۆی نەکراوە من ئەوەم کردووە تا ئێساس ئەوان لە سا 15 هەیە نەداگیرکردنە نە بە زۆرە لە غەڵەتێکی قانونی تایە ئەی ماڵی تالەبانی جۆجەنا بە ڕەنگ ئەزانی من پەیوەنیەکی زۆر برادەرایەتیم لەگەڵ مامجەلالە هەبوو بۆ پەیوەنیەوە ئەزانە مشتێکە هەمیشە خەڵکێکی ئەوان ئەگەر لە شتێکە هەبن ئەوە نییە ساحێبی شت بن شەریکە ئەگە شەریکاتمانەیە مساهمەیە مساهمە کاگە قەدر حینە هەر کەسێک پشتێکی بچووکی هەبێ لە دینارێکەوە بۆ ئەوە یەکێکە لەو شەریکەیە بەڵام شەریکە گەورەکە هینی کێیە دەسەڵاتدارەکان و موەسیسەکانە لەو بابەتە ڕەنگە لە یەک دوو شتاکە هەن شتی زۆر بچووکە خەڵکی سەربەوان سەر خۆیان ئەمانە شتێک نییە ئیستیغلال کرابێ یا بە زۆر بە من کرابێ و منیش زۆر دۆستی مامجەلال بووم وەک شەخص ساڵانێکی زۆر ئاشترایە لای هەمولایەک لە ئاشتی و برایەتی شەڕی بینی ئەوان و پارتی شاکردنەوەی ئێمە من لە سکرتارێتی لیژنەی ئاشتی و برایەتیا بووم دەورێکی زۆر مابوو لە ئاشتوی بینیانە ئەو پەیوەنگانەمە بۆ من ئەمەندەیە یعنی کاک فاروق دوایە ماڵی مامجەلال هیچ مەشروعێکیان نییە لە لای تو و ئەگەر هەیەیان بێ با ئەو پرسیارە بکەن ینی مامجەلال ئەو ئیمکانیەتەی لە چێ بوو لە کاتێکدا ئەو سکرتێریەکێتی بوو وەنیا ئەو مەشارەکانیانەی لە چێ بوو کە بەخۆی یان هاوسەرەکەی هێرۆخان یانەوەتە کوڕەکانی بنمونە تۆ ئەڵەی مەساهمەیەکی بچووکیان هەیە بەس ئەوەی ئێمە زانیمان بە پێچەوانەوە
نسبەتی پارەی تو لە سلێمانی 15%ەیە لەو مەشروعانە ئیوانە زۆربەی یەکێتی ئەوانە چکو هەمومان کاک فاروق لەوە منتەهین بچووکترین پرۆژە لە کوردستان دەکرێت ئەو دوو حیزبە ئەو دوو بنەماڵە ئیجازە نادەن مەشاکل دروست دەکەن ئەگەر حسەیان تێدا نەبێ ئەوە دەیان چیرۆکەیان کەس ناتوانین کۆڵی لێ بکە تۆ بە پێچەوانەوە وا پیشان دەدەی کە ئەوان مساهمەیەکی زۆر بچووکیانەیە وەکو بمەدمونە و کاکنەشیروان 15% هەیە بە نمونەوە دەڵێم بەڵام ئەوەی نەزانیتمان بە پێچەوانەوە تۆ لە بەشەشی هەرە گەورەی تۆ بەڕێوە دەبەی بە نمونە 185 ئیوان بێ 15% ئیتووە کۆمنتت چیە لەسەوە من پرسیار لە تۆکەم بەڵێ باشە لەم گۆڕانکاریانە کە بووە بوون و نەبوون و شەڕ و ئەم دوو حیزب و ئەولا ئەولا ئەمانە ئەم ینی بڵین ماڵی مام جەلال ئەگەر ئەم پارە زۆرانیان هەبوو بێدەنگە بن لە من وەڵای من نازانم کاک فاروق ئەمەیەک ئاخر من پێ دەڵێم بەوشە بەو جۆرەیە کە بە جۆناو دەڵێم وە بەڕەسمی پێ بڵێم بۆ با هەموو کەس بزانێ بڵاوێکی تۆ جەناب بوو مام جەلال بۆ ئاسێسێل 2 ملیۆن دۆلاریاوە بە من وەک شەخص مساهمە بۆ یەکێتی و ئەوە ئێستا لە ئیدارەی گشتی یەکێتیان مەوجودە وەش وەختێک قازانج کە بژەکرێ ساڵانە تقریبەن هەموو پێکراوە ئەو بەشە دلێری سەیمەجی هینە مەسوولی ئیدارەی گشتی بۆ ئەردی ئیدارەی گشتێ تا ئەوانە ئەوان هەیە کە بەشە کاک فاروق ببوورە ساڵی چەند 2 ملیۆن دۆلاری دا بە تۆ ساڵی بڵێن دوای 2007 ئێمە ئیجازەمان وەرگرت لە بەڵام کامەرە ئێمە من شەریکی ئیمکانیاتم نەبوو من خۆم من چیم هێناوە کە بڵێ بە چۆن دروستراوە شەریکەی چیمەنتۆکە پێش من با بڵێن ئاسیا کە شەریکەی گەورەیە ئێمە من ڕێسمالێکی کەمم هەبوو بەڵام چوون ئیجازەم دەرهێنا بوو لە عێراق دەبان و یەکەم شەریکەی مۆبایلم من لە کوردستانە و یەکەم شەریکەی مۆبایلی پێشکەوتوو گەورەش مێستا لە عێراقات بالئەساس ئەم پارەیە نیوەی را لە پێشەوە ملیارێک و 250 ملیۆن دۆلار بوو بە لە زیادکردن و کەمکردنێکە زیادکردن بڵێن لە بەڕاکە لە ئەردەنیش کرا ئیشەکە من بە ئیجازەکەی من شەریکەیەکی کوێتیم هێنا لەوە پێش ئەوە شەریکەی کوێتی ئیسفادەمان لێکرد ئەو پارەکەی هەموویەوە کە پارەکەی هەموویەوە من لە سا پەنجاوێکم هەبوو ئەوان لە سا چلونەوە سەرەتای سەرمایەی گەورە لەمەوە دروست بووە کە قازانجی کردووە قازانج و فایدەی قازانجەکەی بەشەکەی خۆشیان لە قەرزەکە وەرگرتوێتەوە شەریکات ئاوا هەروە خەڵکێک کە سومعە بێ با خەڵی کەش تێ بگا ئەم حەقیقەتانە کە سومعە خەڵکی زۆر هەیە پارە لە بانکەکان وەرەگرێت مقابل هەیە مڵکە مقابل بە سومعەیە کە پارە لە بانک وەرەگرێت بە پارەی بانک ئیژەکە و قازانج هاتەوە بانکش لەسەرەوەژی قەرز بە شوێنەکان و قەرزەکە و فایدەشی دێوەڵێتەوە بەدایمی ئەمانە بە قروس کراوە ئەمە بە شەراکەری دەرەوە کراوە ئەیدا ئەو پارانە کەس نەیبوو لە وڵاتە و ئەوانی لەو پارەیان نەبووە کاڵێم ئەوە کە ئەو پارە ئەوەن هەیە و ئەوانیش ئێستا بەو بەشەی کە ئەو سابەریان کەوتە وەرێگرن بەبێ هیچ مشکلەیەک بەبێ هیچ قسە و باسێک هەرچیەکێ بە ئیمزا و بە مۆر و بە ڕەسمی لیان یانێتێ و دەستێک وەرێگرنەوە حقیقەتەکە ئەوەیە کاک قادر ئەمانەی کە زۆر شدەوترێ لە کوردستانە زۆرێک یەکێک ئێڵێ کە خۆی ئەسڵن ئەو دروستی کردو حیزبەکە بۆ داپۆشینی ئەوەی خۆی کە عیبیش نییە و هەوڵا لەگەڵ حیزبێکا شەریک بێ بۆ ئەگەر ئیشەکە قازانجی وڵاتەکەی تیابێ من دایما لەمە میشانەی من هەمە قازانجی ژێرخانی ئابووری تایە معامل هەمووی اتصالات فەنادق خەستەخانە ریسایکلین من کردومە ئەمانە بەشێکی گەورەیە لە دروستکردنی بنیەیەکی تحقیق باش لە ئابووری ئەم وڵاتە و 1 فلس 1 مەتر ئەرز و 1 فلسیشم لە خارج نەبوو نەئەبێت تا ئەمڕۆ ئەڵێم ناڵێم ناوێ دوایی بەڵام هیچم نەبردووەتە دەرێ ئەوە
باشە قازانجەکەی اقتصاد نییە، قازانجەکەی پێگەیاننی جیلێکی تازەیە لە پیشەسازیە. وایە کاک فاروق بەڵام ئەزانین چیە من لە بە هەندێ ینی کچێک مقتەنە ناتوانین بین یعنی ئێمە دەوڵەمەندێک لەگە برادێک دیداری کردیە ئەڵێ بەڵێ ڕۆیەک 5,000 شقه لە هەر شقەی $1,000 قازانج کردی ئەو عمەر فەتاح گوتیتی ئەگە دوو لە بۆ من نەبێ 2 ملیۆن لەو 5 ملیۆنە ئەمن بۆت ناکەم یعنی قەزم لەسەردەیە دەیان ئەمە لە دەستمانە ناوی دەیان ئێستا جەناب ئەوان دوو ناولایە ئەو برادەرەی کە پێی وتون وە کاک عومەر فەتاح وانە بەڵێ ئەو تۆ نمونەیەنیتەوە بەس پەیوەگیان بە منەوە نیە ئەو پرسیارانە ئەزانم ئەو پرسیارانە لە خۆیان بکەیت وەڵام بنەوە من ناتوان وەڵامی ئەوە بمەوە کاک فاروق بەڵام یەکش داوا لە زۆراب دەکەم یعنی ئەم قسانەکە ئەڵێن ئەوە بڵێ بەچیا ئەزانی ئەمە قازان لەبەرژەکرێت هەمووی مسجلە ئەسهومە مەسەل ئاسیا هەشتی گەورە بێ سەهمی هەیە لە بۆرسەی عێراقا لە سووقی ئەوراقی مالیە ئەمە هەر یەکە 1 دیناری هەبێ سامەکە بە ناوی خۆیەتی لە زۆر شوێن مسجلەوە ئەزانی مەبەستی مەچێ کاک فاروق پارتی وێچێتی هەردوو بنە ماڵا یعنی ئەوە ڕێی منان ڕێی تو بۆ خۆت سودا بەدەیەوە ناگەینە قەناعات سەرمایەدارە لە کوردستان بێ خاوەن ئەو هەموو ئیمکانێتە بێ ئەگەر بە خۆشییان ناخۆشی بە شەراکەت یان بەبێ شەراکەت لێی بگەڕێن ئەتوا پیشان دەدەی یعنی ئایا کاک فاروقی مەلا مستەفا ئەو قودرەتەی هەیە مەسەلەن مقاومەی ئەو هەموو مافیای سلێمانی بکاتن بڵێ هەموو پارەگە مەسەلەن قازانجەکان لە خۆمە چکۆ من نمونەیەکم لۆ تێناوە و ئەو بڵاو دەکاتەوە بە دەوی خۆی ئەڵێ مەسەلەن بەس عومەر فەتاح لە 5 ملیۆن وتی دوولۆمە سێلوت یعنی ئەتوو لە کاتێکە سەرمایەدارێکی گەورەترین شتێک قەناعەت بینەر بکەین کە کاک فاروق یەکێتی دەژێر ئەتوو لە بن دەسەڵاتی یەکێتی بەزەوانەیە لە بن دەسەڵاتی پارتین یەکێتی ماڵی تاالبانی باوا بڵێن بنەماڵی تاالبانی بە هەردوو بە برازاکانیشەوە نەبێ لای تو کا یەکێک لە پرۆژە گەورەکانی سلێمانی بەڕێستی یعنی ئەوەیە من لەگەڵت دامە جوابانەیە تو دەدەیەوە بەس یعنی ئێمەش دەبیکەینە قەناعەت لەو بۆ پرسیارم کردووە بەهەرحاڵ کاک فاروق تۆ وەڵامی خۆت داوە ئیتر هەر کەسەمان لەوەی خۆیە کاک فاروق باشە ئەوە بەڕای دەشیرەوەی کە پەیوەنیان بەم ئیشانەوە هەمووی جوان لێ و با دوای ئیشەکە بکەون من زۆر لەگەڵ ئەوام جەنابتان و هەموو ڕۆژنامە نووسێک کە بە حیادی بگەڕێ بە دوای گیر و گرفتی ئابووری و مالی ئەم وڵاتە ئەوە بەشێکی گەورەیە لە ئیشی ڕۆژنامە نووسان بەڵام کە گوێژەگرن لە ئیدەکان قسەکان هەیە ڕێگا تۆ بتێ بیان بری هەر بە نەعەم ئەولاک دەرجیعانە بەکە جواب بێنەوە ئەم نەستەینە ناکەن بەڵام من لە ساڵی دوای 75ەوە دوای شکستی ساڵی 1975 من لە دەرەوە 8 ساڵ پێرەوە تەمەن من پێشەوە هەر دەرچووی کولیەی تیجارە وەقتصادی بەغام و لە وەختی کولیەش کە ئەم خوێن ساڵی جارە دوو جارێ شەرە گیرام سێ وەک سیاسی لەگەڵ ئەوە ئیشیشمە کرد و ئەشم خوێن یعنی هینێکمە بوو خەزینێکە بوو لە خیبرا لای من لەیش و کاریشە ئەوەی من کە بۆ زۆرافتی بازەکەم ئەوەیە کە ئەمە لە 1970 بەرەو 76 تا ئەمڕۆ ئەم ئیشە و کارانەی من پیا بووە و بە ئەو شەریکانەی عالەمیانەش کە بۆم باس کردی من چووم باش شتێکە پێ بڵێم ئەمە زۆر شتێکە لە شوێنی خۆیەتی من چووم بۆ چین ئەزانی من لە ئاسیا سێڵەوانە بیدایەت چووم بۆ چین خەلەعەتم پێکردن کە هاوکاری بکەن لە بهێنانی مۆبایل بە عەقلیان نایەتوو لە پێشا هیچ شوێنێکی کە بە عەقلیان نایەتوو من داوام لە تورکسیا کرد لە جوابیان نابوو لەم ئێلکترۆنە کرد جوابی نەبوو ناوم نەبوو چوومە چین خەلەعەتم پێکردن ئەو ڕفیقەتی من هەمە لەگەڵ چین و ئەو شەریکەی هواویە شتێکی مێژوویە کە هاوکاریان کردین لەم ساڵانە داوەتیان کردم وتیان هەر بۆ سەردانێ بکە ڕەفاقەتمانێ لەگەڵ گەورەترینیان لەمانە لەم شەریکە گەورانە کە سیاسیشن تەبەلەوەن کە هاوکاریم کرد من مەسایەک دانێم لە کەرکووک
دەستم پێ کردم هاوکاری مەکەن وتیان هێل دەکەی لە تعارفیان پێ کردم لەگەڵ بانک ئۆف چاینا، ئەنی بانکی چاینا گەورەترین بانکەکانی چین و لە گەورەترینەکانی عالەمیشن، داوای قەرزم لێکردن لە بە یەک دوو جەلسە لەوێ و هاتم لە دووبەی کۆ بووم لەگەڵیانە، بڕیاریان نا بۆ ئەو مەشروع بە شەرت و شرووتێتە بێ ناچینە تەفاسیلەوە ملیارێک و 500 ملیۆنم بنە بە قەرز بۆ ئەو مەشروع ئیجازەم دەرهێنا بوو بیدایت کە بردمەوانێ ڕۆی هەتاوەکو ئەخیر ئەرزیان نامێ لە کەرکووک هەموو شتەکەن تاو بوو لە مانگێکی نەما بوو بۆ ئەوەی کە بڵێ ئیتر شت بێ و بڕوا و مواسەفاتەکانیمان هەمووی دراسەکردەوە وڵا تاقمێک دروست و ئا لەو مافیانەی کە باسی باد مافیاکەین لەو مافیانە لە بنیان سەنگەوە یان بە زەلامێکی کە زەلامەکەش تا ئێستا و 6 ساڵە پاچی لە عەرز ناوە ئەو زەلامانە دوژمنی اقتصادی وڵات. بەڵێ کاک فارغوتینەتە پرسیارەشکا یعنی ئێسامە لە سوید کۆمەڵێک شەریکاتمان هەیە لە تەلەفۆنات تێلی نورە کۆمکات تێلیکۆما بەرمونە ئەوە تێلیە تفۆیە باشە سەبەبی چییە لە هەولێر کۆڕەکەیە لە سلێمانی ئاسیا سێل هەیە بۆ منافەسە نییە کە ئەو منافەسە لە زۆر باشە یعنی بۆ هەموو شتەکان دەدرێت لە سلێمانی بە ئاسیا سێل لە هەولێر دەدرێت بە کۆڕەک بۆ کۆمەڵێک شەریکات نابێتن. بەڵێ ئەخرەوە وانێک کاکار بەڵێ کۆرەک لە سلێمانی هەیە لە هەموو بەشەکە هەموو مەتر مربعێکی سلێمانیە حڕە لە کەرکووکە هەیە ئێمە لە هەولێر و لە دوهۆکەین لە هەولێر و دووەکەین شەریکەی زەین لە هەولێر هەیە لە سلەیمانی هەیە ئێمە لە بەغا هەین لەوە هەین یعنی سێ شەریکە کە ئیجازەی هەیە ئیجازە راوە بە سێ شەریکەی عراقی مۆبایل ئەساسەکان ئەزانی چیە مۆبایل ئەگەرێ بە گۆرەی نفوسی وڵات بە گۆرەی جوغرافیی وڵات کە بتوانێت کە بەرز بکە لە وڵاتەکە لە ماوەی ئەوەنگە بۆنگە ئەگەر نەیکە ئەگەر قەرزار بێ ئەگەر پارەنا بە حکوومەت و وەزارەتی ساڵاتەوە مشۆرەکان دایەخەن جا ئەمە بە حڕیەت کراوە بە عێراق تا ئەمڕۆ هینی ئەویان کردەوە نی حکوومەتە لە تەختی تاکە ئەتوانێت سێ ئیجازەبات بە مۆبایل لەوە زیاتر بازار هەڵ ناگرێت بەڵام ئەم سێ شەریکەیە هەموو حڕن لە هەموو شوێنەکانە ئیشیخوان هەیە ئەوەی کەوتاوە لە سلێمانی و لە هەولێر هیچ پەیوەندی بە حەقەتەوە نییە. ئەم بەس کاک فاروق تا پەیوەندی مەسەڵەن لە خەتی هەولێر درا بە کۆڕەک دوای ئەوەی تێکەڵکێسی نەرا بە کۆڕەک کاکی حەقیقەت با بڵێت کۆڕەک منافیسی منە منافسینەوە وانێ بە دوژمنی کاجی خۆم لەسە هەندێ بەڵێ گوێ لێ بێ کۆڕەک لەو ئیجازەی 2007 5 شەریکە کەوتنە منافەسەوە ئیجازەکان بۆ سێ دانرابوو چووە قەراریان ناوە ئەو ئیجازەیە زۆر بەرز بۆ بە شکلێکی غەریب بەڵام ئەو حڕێتی بینی شوێنەکانیان هەموو هەیە هەموو لا حڕێتی هەیە بە جۆرەی ئەو عەقدە و ئەو قەوانینەی کە وەزارەتی اتصالات و بە موافقەتی مەجلیسی وزەرای عێراقەتی ئەوە تا ئێستا مەوجودە و هەموو حڕێتی هەیە ئەگەر شەریکەیەک نوقسانی هەبێ پارەنە ئەخر خۆمانە پارەکان زۆرە کە حکوومەتێ غەیری زەریبە بەشێکی حکوومەتە ئەمە پارەی خۆیانە بەر ئەگەر ئەوە نامە قبوڵی ناکە لە شەریکات نا بەس بەعام بەگشتی کاک فاروق باسەکەن مەسەن لە سلێمانی باوا بڵێن لە سلێمانی لێوێندەری ئەڵێن تۆ قەیوان بە کەیفی خۆتان مەشارەی گەورە وەرەگرن نادرێتە مەسەلەن مزایدە بکرێتن و یعنی بەپێی ئەو وەزەی هەتانە ئێوە کۆنتڕۆل ئێوە و قەیوان کۆنتڕۆلتان باش یعنی ئەوە نییە فەساد ئەم هینانەی من ئەم قسەگرێم زۆر قازازێ بۆ من یەک مقاولە نەراوە بە من لە کوردستانە و مقاولاتم نییە یەک ئیش نەراوە بە من ئیتر ئەویکە خۆ بۆی بگەڕێ ئەگینا مەشارێ ئەگرێ نامێ لێرا بیکەم بە دیعایە بۆ خۆم بۆی خەریکە بەڵام من لە هیچ وەختێکە نە مەتر مربعێکیان ناومەتێ نە مقاولەی جادەیەکیان ناومەتێ بڵێ بەو شکلە من مقاول بووم لە 75 بە ئێستاوە شەریکەی مقاولاتی شمکە هەبوو لە وەختانە و شەریکەیەکی گەورەی و سمعی زۆر باشە بەڵام منع کراوم لە داخلبوونی زۆر شت بۆ معلوماتی جەنابوو ئێستا ئەوانەی کە ئەو قسە حەزەکەم هەموو جوان لێبێ کاک فاروق باسی ئەدانی مەقسەد
کاکاجیان بەڵێ با ناو تێکەڵ نەکرێت ناوی من لەگەڵ قەیوان نابرێت بۆ قبول ناکەم جەناب نا سەحەبی خەڵکی تر ناتوانێت بڵێت چونکە من شریکاتیم لەگەڵ قەیوان نییە بە هیچ نوع و ئەو ئەوانەی کۆمپانیەکەن ئیژەکەن مخالفەی حقوق قوانین ئەڕۆن با دوو لا محاسبەی بکەن لایەکی کە قانونە لایەکی کە دەنگی چوارەمە کە ڕۆژنامە نووسانن یعنی ئەلامە ئەوە من هەرەوە نالێت نەخۆ من وەکو نمونە مێناوە گەناگەزانم قەیوان چۆن دروستوە کشێخ فاتر لای ئێوە کاری دەکرد ئەوە من تاهین لەوە دوای ئەو بۆ خۆیان دیابوونەتەوە ئەوان مەقەزمان لەوێ لای منیش کاری نەکردووە فاتر لای من نەبووە لە شوێنی کە کاری کردووە تازن بە گوێرەی زەمن تازن بەڵام ئەمەی تشت پەیوەندیەکان هەمووی معلومە ئێستا ئەسرار نییە لە وڵاتە بەڵام من مقاولات نیان هێشتۆ داخلی بم بە زۆر حیجەی سیر بەڵام مقاولات وەک جەناب لەوە هێراوە بە مخالەفە لە قانون و لە ئوسوڵ و مواصفاتی مقاولاتی عێراقی کە قانونی کە قانون ئەبێ مقاولە ئیعلان کرێت ئەبێ عەرزەکان وەرگیرێ ئەبێ عەرزەکان موافق بێ شەریکەی مقاولە هەویاتی جیاجایە بە ژۆرەی گەورەی و بچووکی ئەبێ ئەو شەریکەیە ئەعمالی مماسلەی پێڕن بە عەرەبیانی ئەو ئیشەی بۆی تەقدیمەکە مەسەڵەن جادە ئەبێ ئیشی جادەی لەوە پێشی هەبوو بێ کە ئێستا جادەی گەورەتری وەرەگرێت ئەمانە هەر کراوە لە وەختی خۆیان بەس من لەم زەمانە هیچ مقاولەیەک بە هیچ جۆرێک بەم شکرە نە تەقدیمم کردەوەی گەورە و عفوا تقديمهم كلهم رفضان كلهم كاك فاروق يعني قصدم يعني منافسه شركات كانش كشت شي باشا كم كرتي وكدو حزب مثلا ما بزاني القيوان لقى هول زون ده حصار اقتصادي ده ايران بالشين يعني مثلا بريز ده قربي كوملك لو شتانا بخلق رابقيني يعني كيتش شي لبري اوي بەڕێگای تر هەوڵ درابێتن مەسەلەن یعنی وەکو دوو حزب وەکو پارتی وێچێتی مکەسەراتی یەکتر بڵاو بکەنەوەکوی گۆڕ ئەوە یعنی ئەمە زانین قەیوان هەوڵیدایەوە بەدواتچوون چی لەسەرکرایە کە هەوڵیدای حساری اقتصادی ئێران بشکێنیتن ئەوە ئێمە زانین یعنی ئێوە بۆ منافەسەیەکی شەریکات وەکو هەموو شەریکاتی ئەوروپی لەگە یەکتری بکرێ باشتر نییە یعنی ئێمەش ئەو ڕێزکە مەدەنی و مۆدێرنانە بگرین قەیوان بۆ خۆی چ دەکا ئێوە چ دەکەن هەر کەسەتان کەم و کورتی یەکتری و ماوە ئیشەکان جیاوازە منشاکان جیاوازە ئەوەی من کاڵێمە لەم شوێنانە کامە مەعاملم هەیە ئەوە من شتی گەورەم کردن بێ مەسەڵ خەستەخانەیەکم کردووە لە عێراقا نییە ئێستا لە شوێنانی کەوەیەن بۆ خەستەخانەیە واشم کردووە دوای خۆشم ئیوەئیلە لە بەردەو خەستەخانەیە بمێنێتەوانێ لە ماودەم بە دەستی هەیئەتێکەوە چووکاشێکی تازەیە لە عێراقا لە بەسرەوەیە بووی لە ناسرێوێن لە بەغاوێن لە هەولێرەوەیە بۆ خەستەخانەی ئێمە ملیۆنێ دیعاشیان بۆ کرد بەعزێک لە تەلەڤیزیۆنە و لە جەریدا و لە قسەی لە قوڵە ناتوانین ماشکێنن بەعکسەوە ئەوەی منافسەی غەیرە شەریفەکە ئەشکێ دوایی ئیشەکان ئەوەی من دیارە لە سلێمانەیە کە ئەیکەم هینی پێوە دیارە هەمووی سیمای خزمەتی پێوە دیارە کاک فاروق بچینە سەر تەوەرشکە تۆ باگراوند شوعی هەیە وانە ئێستا پێت چەپا و شوعیە لە ئەخافتن و ئەوانەدا تۆ ئێستا فەرمایەدارە چی ئەمە ناڵێن وەکو مارکس ملک و ماهی بە و باپیرێمو لە خزمەت فکرەکەدانا باز فاروقی مەلا مستەفا ئەو ئیدعاانەی لە شێستەکانەوە کردی دەیکا چەند لەگەر کرێکان ژن و حقوقەکانی لۆ دابین کردووە چەندە لە خزمەتدانی داناوە من دوای ئەوە دێمە سەر هەندێکشکا بەڵێ بفەرموو بەنسبەت هینەوە هەر وەکو مارکسی من مارکسیم هەر بەڵێ ئەگەر لە عوسوەت الئومە لە ساڵی 1920 تا کە دامەزرا نوێنەری ئەمریکا وتی من لە ئەسڵێکی کرێکاریەوە هاتووم نوێنەری ئیتیحادی سۆڤێتی بۆرجوازیە ئێوە چۆن باوەڕی پێکەن ئەو جوابێکی تاریخیایەوە وتبووی ڕازەکە ئەو برادەرە بەس منیش و ئەوش خیالەتمان لە تەبەقەکەی خۆمان کردووە ئەوە قسەی تاریخیە ئەجا ئەمە من ئاوا بەو شکڵی هاتووم
باوکو بەزانی عالمێکی دینی بووە یاگەر لە زاریە پرسی عیلەیەکە مەشهوری نیەمە لە زۆربەی زۆری بە ئیشی سەقافی و ئیشی سیاسی پاکی ئەحزابی وەتەنی بەڵام کە هاتووە ئیشەکە هاتووە من بەما دەردی کاک محەممەی مەلاکەریم جارێک لە مقابلەیەکە کردی لاموا بێ لە هینا بوو NRT بوو لەگەڵ بلادرە کاک فەیسەڵ لێی پرسی فاروقی مەلەمستەفا و کۆم سوارەی جەنا بوو چۆن مارکسی شەوەڵێ ئێستا بووە بەوە کاک محەممەد معلوم ناوی و بیستۆیکە لە ئەدیبە گەورەکانی میلەتی کوردە گومان شتیشما خوێنتەوە کەسایەتش دیارە بەڵێ کاک محەممەد جواب بیاوە تەلەڤیزیۆنە ئەڵێ فاروق لەسەر عینی ڕێڕەوی ئەو سای ئەڕوا بە جۆرێکی کە خزمەتی ئابووری وڵاتە کاکا بە شێوەیەکی پاک ئەوە زۆر کەزابانە وتراوە دەمە هەر بۆ زانینەکان باشە لەم مەجالانە ئەمجا من مخلصم بۆ پیر و باوەڕی خۆم من لەگەڵ کرێکارە لەگەڵ کرێکارمان زۆر زۆرە هەموو خەڵک پێدارێ کە قساکرێ لە شەریکاتەکانە لە مەساحەتی مۆزەف قساکەم نەک مەساحەتی موسایمە گەورەکان کە خۆمێکێکم لەگەڵیانە وەضعی شوێنەکانی ئێمە زۆر دیارە کە پەیوەنگی ئیدارەکان لەگەڵ فەرمانبەر و کرێکارە پەیوەنگیەکی زۆر ڕاست ئەلو بەڵێ بەڵێ کاک فاروق تۆ وەکوم خۆت مارکسی ئێستامە لە وڵاتە سۆسیال دیموکرات داینا خوا با ئەو یەکشی بۆ ڕاستکەمەوە کاقاجیان بەڵێ فەر مارکس سەروەتی نەبوو هیچی نەبوو مامۆستا بوو بەس ئەنگلیس ئەنگلیس بوو بۆ معلومات ئەنگلیسیشی باوکی بوو خۆی نەبوو بە خۆی کاسم نەبوو ئەنگلیسیشی باوکی و بەڵێ بۆ شکلە بوودایی کە لەو شتانەی کە ئەبێ هەموو ئینسانێکی چەپ با بڵێن خەڵکە باوەڕی بۆ نیە ئەنگلیس نەیهێشت مەزاری هەبێت وتی من بسووتێنن لەکەم خەنە تاینسەوانێ بۆ ئەوەی یەک مەزار هەبێ چینی کرێکاری دنیا چه سەرداری کاکەوی مارکسە بەڵێ کاک فاروق ئێستا ئەمە لە وڵاتە سۆسیال دیموکرات دەژین کە چەپەکان بڕوایان بە سۆسیال دیموکرات پێیان وردە بۆرتوایە کەچی بیمەی بێکاری هەیە بیمەی نەخۆشی هەیە کۆمەڵێکی زۆر حقوقی هەیە کاک فاروقی مەلا مستەفا چ بینەیەکی داوەتە کرێکارەکانی وەک چەپێک کرێکار بە گۆرەی قانون جارێ بەنسبەت ئێم وانێت کرێکارێک بە نمونەی ئەم ساڵانەی هەیدە بووە باسم ئەم نەخۆشی کۆرۆنایە بەڵێ لە هەموو کۆمپانیاکانی ئێمە لە هەموو پرۆژەکانمانە نە کرێکار نە فەرمانبەر ئەویش کرێکارە فەرقی نیە ناوەکان جایە زۆربەی شەریکات لەم وڵاتە لە سلێمانیەوە بگرم هەتاوەکو بەغاو بەسرە زۆربەی نیوەیان دەرکرد زۆربەی نیوەیان کرد بە نیوە مەعاش یا لە ساڵی سوپێنجان دەرکردووە ئەوش مەعاشەکان کەم کردەوە تەنیا ئەم پرۆژە و کۆمپانیانەی ئێمە بە مەعاشی خوارەوە وە کاری شتێکی کرد ساڵانە کە قازار دەبێ هەموو قازاردی خوان و وەرەگرن و ئێمە بەعەکسی ئەو مشکلە گەورانەوە مکافەئەشماننا بە هەموو هینەکانمان پەیوەندیدارەکان بە ئیشەکانمانەوە ئەوە نمونەیە کە لەوەیەوە موش ئەزانن کە بە سەبەبی بنم کە ڕئیسی شەریکەکانم ئەوەنگە پێکراوە بەغەیری ئەوە کاخار باشی کە بۆ ئەلاکەم من لەگەڵ بە ئاشکرا شەمۆشیەکەم کردووە هەرچی ڕێکخراوێکی چەپی پاکوتەمیز و ڕێک و پێکە بێ کە بە چەپی بدارم هەموو ڕێکخراوێکی ڕۆشنبیری کە لە وڵاتەکە هەیە ئەوش کە بە مینی خۆم بە قیاساتی خۆم خاصەتەن لە بەرەی میلەتان ئەمانە هەموو یارمەتیم بۆ یاویش هیدی فەقیردا لە فەقیر ئازایەتی نێرەینەیە بەڵام لە لێ قەومانەکانە من 3 ملیار دۆلارما بە دیرارمە بە شەیدانی داعش ئەو ڕۆژە لە هەورێ ڕوویە ئەوژە بۆ فەقیرەکانە مەنی حکومەت نییە ملیارێک دۆلارمە ینی ئاسیا ملیارە دینار عفو یا بەخوا لاوەکەی من زۆری بڵاو نەکرایەوانێ چونکە کەسی کەومەی نابوو ئەوە لە منهەجی منە هەیە
باشە بەس کاک فاروق من ببەسمە ئێمە زانیمانە مەسەلەن کرێکارەکان مافی ڕێکخراو بوون بنمونە ئەوە مافەکە هەمومان کە چەپ بووینە بانگە شەڕ کردیە من لە کرێکاری دەقەزین بووم بۆ زانیاری کاک فاروق مزاهرە ماوزدی کاک ئەحمەد ئیسماعیلی کرد ئەوە جێستی لێیە کردینە دەرێ داوای ڕێکخراومان کردەوە ئاماگر ئاشمان زیاد بی هەمومانی دەرکردە دەرێ دەرکرد بەهەر حاڵشکەیە نەقابات هەیە ئەخر لە کوردستان نەقابەی بەخۆ دەزانی نەقابەکان نەقابەی کرێکاران نین مەقەزمان لە کاک فاروق سەرمایه‌دارە خۆی پێچەپە ئایا مافی ڕێکخراو بوون بە کرێکارەکانت دەدەی ئەوەی ئێمە زانیمانە کە نەخۆش دەکەون یەک ڕۆژ مۆڵەتیان بە پارەیان پێ دەدەیت دوای ئەوە پارەیان پێ نادرێتن بیمەی بێکاریان نییە بیمەی خانەنشینیان نییە بیمەی نەخۆشییان نییە ئەوە ینی کاک فاروق چ نموزەکی ئیشتراکی لە ناوە خۆی جێبەجێ کردیا ئیدعا ئەتوو بۆ خۆمان منتەهین ئیدعا هەمومان دەتوانین بەس لە پراکتیکدا کاک فاروق چ نموزەکی ئیشتراکی جێبەجێ کردیە لەسەر خۆی بیمەی کرێکاران عادەتەن لە وڵاتانە حکوومەت دەیەوەنی صاحب محەممەد بیمەی کرێکاردا بەڵام ئەم عاملانەی ئێمە جارجار شدا بێ ینی لە خۆشە هەمووشی بەڕێکوڕوانی ناڕوە مەتالیب لە هەر شوێنێ بێ بە ڕێگای خۆیان بە مفاوضات بکرێت لەگەڵ ئیدارەکانە ئەو شوێنانەی کە من دەسەڵاتم هەیەتایە هەمووی بە مفاوضات و نۆنەری کرێکارمان هێناوە نەقابەش نا کرێکارمان هێناوە خەڵک هەڵبژێرن نۆلەتان بێوەرە معمەلیی منتۆ ئێوە ئەمە ئەوە بەڵام هەموو شتێکی هەموو کەسیری داوای هەموو شتێکە ناکرێت لە جەوێکا کە قانونی تیانە لە جەوێکا کە وەک جەناب دەڕێی بەحسوبێت و هینی تیان لەم شوێن و لەو شوێنوانە هەموو داواکاریەک ناکرێ بە کەس بەس ئەو هەرچیشتی قانونی هەرچیشتی مەحقولی هەرچیشتی ئینسانیە ئەگەر نەکرایەکێ با بێت منازەرەیە لەگەڵ مناکات حەقی بەمێ کاک فاروق ینی نەخۆش کەوتن خەڵک لێرە بەترین نەخۆش هەفتەیەک مۆڵەتی دەدرێت ینی ئینسان دەتوانێت مەسەلەن ئەگەر تەقریرش طبی بە ئەوە بێت ئێوە هەفتەیەک ئەو مۆڵەتی پێ بدەن چکو ئێوە ئیدارەیەکی سەربەخۆن حکومەت ناتوانێت جبارت کە بڵێ نابی ئەو شتە بکەیت ینی لەوە زیاتر هەیە ئێستا ئێمە زۆربەی شوێنەکانمان خەریکین بەرەو ئەوە بین بەر زمانی اجتماعیان هەبوو بجارە هەیە بۆ معلوماتر زمانی اجتماعی کە لەو شوێنانە بێ ئەو تەقاودیەکە شتێکی کەمی لێ بڕێ زۆربەی مینەکانەوە قانونی شێو لە عێراق هەموویان هەیە بەڵام ئێمە خەریکی تەمینی سەحیەکەین بۆ مینەکانمانەوە خەریکەوە پێ شامل بێت تەمینی سەحی معنایەوەیە وەکو شوێنانەی ئەوروپا و بۆ نەخۆشی تەمینیان بۆ کردو لەمانی تەمینیان بۆکەن ماعەدا ئیشی تەجمیل و شت نەبێ ئەیگرێتەوە ئێستا بەشێکی زۆری و شوێنانەمان هەیە کە وایە ئەچن لە خەستەکانەی خۆشمان کە پێشکەوتوترین خەستەخانەیە بە دکتۆرێەوە بە ممەڕیز و ممەڕیزاتێەوە بە دەرمانی غەیری مزەوەرەوە ئاخرەوەشمان بەسەراتۆ لە وڵاتە بەڵێ وایە ئەوانە بۆ ڕێگای ڕۆشتینەوە بۆ دیعاەنی ئەمە ڕۆشتین و هەموو کەسێک کە گوێی لەمە بێت بپرسێت شخصی کە بێ هەر ئەتوانێت بینێرم بۆی شەرەکەن لە شوێنەکە خۆشم خۆم دەرگاوم کرا بۆ معروفە خەڵگەڵە تۆ داوای تۆ هەموو تەلەفۆنی هەڵەگری ئەوەم هەموو تەلەفۆنی هەڵەگرە بوون وەلەم ظروفا هەژار زۆرە هەژار وایە هەژار زۆرە و من بە جۆرەی توانە تەقسیریم نەکردۆ ئەوەش پەیوەندی بە دروستبوونی خۆمەوە دروستبوونەکەش ئەو بیر و باوەڕەیە کە لە مێشکما بوو کە تیا ژیاوم و وشی ئەساسی بەدابوو کاک فاروق بەسەر یەک دوو پرسیارکەیس ئەوە لێ بکەین ئەو پرسیارەشم لەبیر چوو ئایا تو واردەدەی ڕێکخراوی ژنان بێتە ناو کارگە و شتەکانی تۆ دەستدرێژی سکسی لەسەر ژنان لە هەموو شوێنەکەی لەو سوودا مایتوو لەو دنیاە ڕۆژێک بەرنامە لە ئەمریکا مایتوو وابزان بەو ناوە بۆگە دەقیق نەبم هەموو لە ئەمریکا و ئەوروپا و لە سوید و هەموو بازرگان دەکرد دەستدرێژیان کراوەتە سەر لە هەموو ئاستەکان هەت بوارد داوە ڕێکخراوی ژنان بچن جێت ئەمە دەزانین لە کوردستان مافیا کە پەیداوەیەکێک لەوانە دەستدرێژی سکسی یەکێک لەو حاڵەتانەیە لە هەموو شوێنەکەیەوە زۆر بە بەربڵاوی هەیە ئایا کاک فاروق بواری بە ڕێکخراوی ژناندایە شوێنەکە هەیە گوێ لە ژنان ڕابژیرێتن
کە دەستدرێژیان دەکرێتە سەر ئەگەر لە ئەوروپا بکرێ بێ لە کوردستان چکت بکرێت کە ئەو هەموو چاو برسیە و بەڵێ ئەوەیە هەیە کە پێگەکانی خۆیان بەکاردێنن لە بۆ دەستدرێژی سکسی لە بۆ ئەوەی پێکردنی هەزوو ئارەزوە سکسیەکانی خۆیان بەڵێ پارە لە مەنسەد هیچ بواردە ڕێکخراوەکی ژنان بچێتن لەگەڵ ئەو کارکرێکارانەی ئێوە لەگەڵ مۆزەفەکان قسە بکاتە ئەو معاناتیان چکەوەش معاناتێکی ناو ژنانە بۆ خۆمان ئەمەکەگە چەپ بین ژن بەڵێ و ئەوەی هەیە بەڵێ بفەرموو کاک فاروق بەڵێ ئەوە تۆ جەناب خۆیەک مؤسسەی ئەمنی ئێمە بەڵام ئێمە وەکو مؤسساتی هەر ڕێکخراوێک کە هاتبێ بینی خۆم ڕێکخراوی ئافرەت ناتبن بەڵام ئەوی بە عقل ماتۆ هاوکاریم کردون لە ئەوڵی ڕاپەڕینەوە باوەڕم بەوە ئەو ڕێکخراوانە ناڵم هەمووی تەواوە ڕێکخراو سەربەستی هەیە هەموو کەسێک خۆی تەرشیحکە بچێتە نەقاباتەوە ینا منەظەمات و نەقاباتی ڕسمی لە وڵاتانەیە قیادەی شەکارەکەن و انتخاباتی ساڵانەیە شەژمانگە دو ساڵە ئەکرێ هینی خۆیان هەڵەبژێرن حتا لە انتخاباتی عامە ساتواگا لێ بە لە ئەمریکا جنوبی ئەم ئەهرەم ساڵ و ساڵی پێشوو چەند انتخاباتی سیر کراوە کە ئەحزابی شیوعیاتونە سەر حکوم ئەخیران کۆلۆمبیایە چیلیە ئەمە لێرە صاحب عملە نەگمن هەر کەسێک کە هەیە ڕەدی توگاتەوە باوەڕی بەوە نیە بەڵام بەلای ئێمەوانێ شتێک نەکراوە لە کارگەیەکە لە شوێنەکانی کەمانە لە خەستەخانەکە دەستدرێژیە کرابێ و لێ بێ دەربێت ئەبەدەن نەک دەستدرێژی تەواو هەر یعنیشی بێ ئەدەبیش کرێ بەرامبەر ئافرەتێک قبوڵ نەکراو ناکرێت کاک فاروق بواردە ئەگەر ئێمە هەندێک ئافرەت بنێرین قسە لەگەڵ ئەو هەندێک ئافرەت بکات بزانین لەناو ئەو یعنی وەکو دامەزراوەیەک کە ئازارێکی ژنان هەیە لە هەموو شوێنەکان واردەدەی ئەوە کۆمەڵێک ئافرەت بێن بچن دیدار لەگەڵ هەندێک ئافرەت بکەن بە مطلقی باشە سوپاس ڕێگای بچمە سەر پرسیارێک کۆتایی ڕەنگی بە هیوام کاتی زۆری تووشم گرت کاک فاروق ئەوەی ئێمە زانیم 2000 ژەهرت دراوەتێ 2000 دراوەتێ لەلایەن دەوڵەتێک گومان لە ئێران هەیە تا چەند ڕاستە کەسیە ژەهر درابکەت و ژەهریان دابێتێت والله ئەسڵیە ناساس ئێمە وەختی خۆی زەهریان ناینێ حکومەتی بەعزە و زەمانەکە لە شاغ بووی ئەوە ڕوویا بەرامبەر ئێمە ئەوە بەڵام لەوانێ من ژەهرم نەبیست و ئەمانەی ئێرەش لە هەنگێکە هەمووشینەمە لەیەک تا مەشکوکم من دەوڵەتێکی عەقلیمی قەت ئەوەم لەگەڵان دوای من ناچمە ئێران چەند جارێک کە چووم لە بە حڕێت و کە لەم حکومەتی ئیسلامیە وەفدێک چۆ بۆنی تیجاری هەر ئەوەنگە ئەینا زۆر هاتچۆ ئێران و ئیشم لەگەڵ ئێرانی شانێ هیچ نەخۆ ئێران کاک من نمونەیەکی کاک نەوشیروان با پێ بڵێم جارێک پێیان گوت بۆ سلێمانی ڕزگار ناکەی وت کاکە ڕزگارکردنی بەسیتە بەس 315 وەکر بۆ خۆ دەزانی کە دەکرێت کورد بن لە مەحافەزەی سلێمانی هەیە ئاخر ئەوانە بە کارەکانی خۆیان ئێرانمان دەکەن خۆ ئێران مەرزنیەت بچێ ئێران بە هەزاران ئێمی اطلاعات هەموو مخابراتی دنیا ئیسرائیل لە کوردستان وجودیان هەیە کارمەندیان هەیە خەڵکیان هەیە لە خواردنی یعنی ئەوەی ئێمە زانیمانە دەوڵەتێکی ئەقلیمی 2000 ژەهری داوەتت و هاتیە لەندەن عیلاجی خۆت کردیە و گەڕایەوە من پرسیارە لێت دەکەم لۆم هاتووە جوابیان بەرەوە من لە حەڤەی دەی 1996 تووشی جەڵتەی دڵ بووم لە سلەیمانی ئەو جارە بە ئێران ئاڕۆشتم تەبم بە عێراقە نەمەتوانیم بڕۆم بە ئێران ئاڕۆشتم حەڤە ڕۆژ دلیان نامەوە دوخول و خروجیان پێوە بۆیان لێ نام بە هەوڵێکی زۆر کارە پاش حەڤە ڕۆژ چوومە لەندەن لەوێ ئەمەلیاتی دڵم کردن ئەم مۆبایلم بۆ یەکەم جار لەوێ بەدەستی خەڵکەوەتی مۆبایل تازە بوو لە دەریشەوە وەختە ئەم پرسی ئەمە چۆنە تەفسیری چۆن ئەو خاڵم لەو خەستەخانەیەوە هاتە منهەجبەوە من ئەو ئەمەلیاتە کراوم لە لەندەن ئەوەش هیچ علاقەی بۆ هیچ زەهرێکم نەخواردەوە بن بەڵێ ماوادی زەهراویاندا پێت بێتن کاک فەرق دوایین پرسیار کارگەی بازیانت هەیە بازیان
نازم عملی ببوورە من لە سویدم پرسیاری خەڵکە لۆم هاتیە بەڵێ وتاری ئەگەر غەڵەت بووم داوای لێبوردن دەکەم لەوە بەڵێ بەڵێ من لە ناو ئەوەنیما کارگەی بازیان نازان پێەیە بەڵێ چەپ و ئازادی خواردەستا مەسەلەی ژینگەیەکێک لە مەسەلە هەرە گرنجەکانی ژیانە وەنی بەڵێ هەمومان دەبێت ڕێز لە طبعا ژینگە بکەین لە هەموو دروستمێک زیاتر باوە چەپ ڕاست بەڵێ ئیسلامی بەڵێ لە ئەوروپا مەسیحی هەموو وایە تەوەرەك لە تۆرەگانی ژینگەیە ئەڵێ ناو کارگەی تو زۆر ژینگە پیسکەرە زۆر ژینگە پیسکەرە بەڵێ کاک فاروق ژینگەی لە کارگەکانی دەپارێزی ئەزانی چۆنە ئەو کارگانە بازێ زار فیلتەریان هەیە فیلتەر ڕێگای ئەو لە ناچێتە دەرەوە بازێکی هەردوو کەڵە ئەوەی بازیان لە ساسی منە بەڵام لە پێشا زۆربەی من بوو بجابن چیم کردووە ئەگەر خەڵکی کەس فێر بێ بە شتم گۆڕیوە مەنهەجم گۆڕیوە شتم کردووە نیوەی هی من بۆ نیوەیم فرۆشتەوە شتی کەم پێ دروست کردەوە ئەوەی بازیان بلا ئەساس من دروستم کرد لەگەڵ شەریکەی ئۆراسکۆما دوایی بوو بە شەریکەی لاڤارد ئێستا لاڤارد ئەکسەریەتە لەوانە فرۆشتۆشتی کەم پێ دروست کردووە ئەوە یەکێکە لە سەرکەوتنەکانی من کە ئیشم زانیە و ئیدارەم زانیوە و ئەم بەڕێگای ڕاستی خۆیان کەپەینەکان نامێنێ فیلتەرەکان کۆنە بێ خاستە هی تاسوجە نەک بازیان تاسوجە معاملەکەی زۆر کۆنە هینی پەنجاکانە ساڵی پەنجاکانە لەو بینانە کە هینی فیلتەرەکان خراپ بوو داوای فیلتەرەکەی نەماوە چکە ئەو نوع ئەمەعاملە ئەو نوع ئەمەکیلانە نەماوە هەوڵ لەلا کە تەبەلی خۆشمانەیە حکوومەتە بێجار دەتومانە فیلتەرەکان وامان کرد لەو شەریکە کۆنانە دروستی کەن بۆی بە تایبەتی ئەوە دروستکرا و براوەتەوە خەلەلێکە بێجاردا لەوە بەڵام موبالەغەی تیاکرێت بەڵێ بەرحاڵ بە هیوان ینی مەسلەی جلینگە ینی نەکەرە لە هاوڵاتێکی ئاسایی دەبۆ سەرمادارش وەکوتووە لە بۆ هەموو حزبەکان دەبێت ڕێزی بگرین بۆنەوەینەوە کارمان لێرە خەڵک گوێی لێ سواری تیارە نابێتن بەڕاستی پاسکل دەکە سەرک وەزیرانەکان چیە ڕێز بگرین لەبەرەوەی ئێمە نابێت سەیری ئەوڕۆکە سەیری ئایندەش بکەین کاک فاروق ئەمە نیچ قسێم با جوابێکەوە بەمەوە کاخار بەڵێ با جوابێکی ئەوە بەمەوە تاقە ئیش مەشروعکە کرابێ بۆ ژینگە غیری ئەوانەوە مەحمەلەوە ئیژەکە بەس بۆ ژینگە من کردومە ئەوە ساڵونیوەکە ئیژەکە حکوومەت بە گۆڕەی عەقلی خۆی پارەکانیش نا بەڵام هەر ئیشی پێکەم من خۆڵ و خاشاکی سلێمانی کۆ ئەەکەینەوە ئەیبین لە تاجەرۆ مەحمەلێکماندانەوە پێڵێن ڕیسایکلین ئەم ڕیسایکلینەر ئەوە نێت جای کاتەوە یا جاران هینیانە کرد خستە شاڵە و دایانە پۆشی ئەموو ئەبوو بەغازات هەمووی ئەوە بۆ میکرۆب ئێستا سلەیمانیمان ئەمە ڕزگار کردوەوە تەقدیم کرد بۆ هەولێر بیکەم هەر جارەکە ڕێک دەکەوت لەگەڵ ئەوان بڕێیت بەڵامەوەی من ساڵونی و ئینتاجەکەین حکوومەت بە یۆرێ بە وەزعی نەبووری پارە هەر ئینتاجی خۆشمانەکەین و حەقەکەش مانانێکەنەوە حەقێکی بەلەدەیە بێ وەرگری ئەوە یەکەم مەشروعی گەورەیە لە عێراقا بۆ پاراستنی ژنگە چونکە خۆڵ و خاشاک زۆر زۆر لە دفنەکەیە لە سووتانەکە هەمووی میکرۆباتە بڵاو بێتەوە ئەوە من کردومە کەسی کە نەیکردووە 6 ملیۆن دۆلاری تێتوە 6 لێ وەرنەگرتوونەتەوە موچەی مۆزەف نەدەن چۆن دەدات من موچەی مۆزەفم هەمووی دینارێکی کەم نەبووتە نانەم قەزم لە بکرێت کاک پارک دوای پرسیار ئەگەر بە یەک دەقا جواب بدەیەوە ینی پێت ناخۆش نییەگە بڵێ مەسەن 70 ساڵی لەو تەمەنەی کە نووسستە بووە نووس جارە هەمومان غەڵەتمان هەیە ئەوەی جوولە بکە ئەوەی کردیە زائیدە نەزان مەزاندەشتی خۆم ئەمەن ئەتوو بەبیر دێتەوە بە سەردەمێک لێکدانەوەمان کردی و ئاگامان لێ نەبووە بەڵام کاک فاروقی مەلا مستەفا لە چ شتێکی خۆی پەشیمانە چه هەڵەیەکی گەورەی مێژوویت کردیە من بڵێم چونکە هەرچی شت هەیە خۆی ئەمەی جەناب بوو بە شتێکی باش بوو من بەڕاستی چونکە من لە مناڵێەوە هەر ئەندامی حیزبی شوێعی بووم وایەت بووم بە ئەندام چوومە بەغا بۆ کولیە 63 ئیلقای قەبزم بۆ دەرچوو بوو ڕام کرد ساڵێک بەعز ڕووخا ئەنجا فیلمبوومانێ ینی مستەمر لەگەڵ جوڵانەوەکا بووم بە هەموو تووریەکەوە بە هەموو غەڵەتێکی حیزبوانێ بەڵام من معارەضەی ئەستاکارم کردو تۆ ئەگەر و بیرەوەری من نەخرد بێتەوە وا ئەەکەم کتێوەی کە بووە نێرم بیخۆنیتەوە حەزەکەم بیخۆنیتەوە هەموو ژیانی منی تیا هەیە هەری شتێکی وام نەکردو کە بڵم پەشیمانم لێ
لە مەسلەیەنی سیاسیە و ئێستا لە دوای ئەوەشکە لە ئەو گەرم و گوڕی و سەرکردایەتیکی زۆری بەشێکی زۆری ئەو حیزبە ئیشاکەم و ئیشە ئینسانیەکان و اجتیماعیەکانیش دوور و درێژەکە بەدەستمەوە ئەیکەم لێرە ئێستا بۆ تەمام شتی کە بکەم بە تایبەتی لێرە وەگەر ڕێگام من لە هەولێریش ڕێگام من لە کەرکووکیش ئەو عەرزم کردی منیش مەسفا دروستکەم لە کەرکووک ئێستا دەمێ بوو تاوبوو بوو چونکە هەموو کوردایەتی کەرکووک بە پرۆژەی کوردەوە ئەبێرە کەرکووکای ئەهلی بەس نەیانێ هەر کورد نەیە نەگەڕێت ئەنجا ئەوە قسانە هەمووی تەبیعی لە بەڵام من بڵێ مێستا شتێکم لە خەیاڵ نییە ڕەنگە لە تاکتیکی ئیشێکمانە شوێنێکە کە دەسەڵاتێکەمە بوو بێنا وەکشە خەزەر وەک عەسکەر وا بوو من ئەهوارمانە بوو شۆڕشی ئەهوار ناومان بر ڕاپەڕین ئازەی شۆڕش زۆر هەوڵمتیا زۆرم ئیشتیا کرد باوەرم بە تەریقەی ئەوە بنە بۆ سەرکەوتن بەڵام دامنی شوعی ئەمان و نەفت سومەناقش سەر دیارە ڕۆژارێک شوعی بووی ئەمانەم هەمووی ئەکرد باوەڕم بەوە نەبوو سەرەکەوین بەڵام تا ئەخیری ڕۆشتم لەگەڵێ کاک فاروق من یاری کەم نەما پاست دەکەم ئەوە داواش دەکەین یعنی ئێمە هەوڵ دەدەین دیدار لەگەڵ بەرپرسە دیارەکان و پانتایەکەمان گەورە کرد لەگەڵ سەرمایەدارەکان ئەو قسە و گوتانەی هەیە ڕوو بە ڕوو لەگەڵ یان بکەین بەبێ شەرم زۆر چاکەکەی زۆر چاک ئەمن ئەوەی وەکو بدادوتە من لە سوودم پرسیارم بۆ دێ ئاڕاستەی ئەو کەسایەتی و سیاسی و سەرمایەدار دەکەم بۆی بە هەر جولامان هەوڵ بدەن زمانەشی هاوبەش و بگەینە ڕاستەکان ئەوە خوێنەر و بینەر بڕیار دەدا لە قسەی هەر کەسێک کە قسە دەکات لە قسەی خۆت بەرپرسی من دووبارە سپاس دەکەم بە هیوان بەرپرسەکان سەرمایەدارەکان خەڵک نەترسێ ئاوا هەوڵ بدەین بۆ جولامان نموزەیەکی جوان لە ناو کۆمەلگای کوردی ڕوو بە ڕوو بەبێ شەرم منافەسا و هەموو قسەکانی ناو گوتە گوتەی پشت پەردە بخەینە سەر شاشە و مۆبیلەکانمان سپاس دەکەم کاک فاروق